بەڕێزان دووبارە سڵاوتانە بێ و فەرمونون بەردەوامی لەگەڵتان لەگەڵ بەڕێز وەزیری خوێندنی باڵا پرسیاری ئەوم کرد لە جەنابتان بەر لە ناوبڕەکە بەڵام پێتان وانە مەسەلەن طبیعەت و ستراکتۆری کۆمەلگای کوردی ڕەنگە فەرزی هەنێشت بەسەر جەنابتانە بکا کە ڕەنگە وەزیرێکی تر لە ناو ژینگەیەکی تر و بیئەیەکی کۆمەڵاتی ترا ئەو مەشاکلانەی نەبێ بۆ نمونە لێرە تەڵەب لەسەر خوێندن زۆرە لەبەرەوەی ئاسانە و زۆر جار هەنێ لەسەر ئاستی ملی هەنێ قسە شەکرێڵێ وڵی بەس شەشەکە قورسە بەس بڕۆ ڕەزانکۆی ترەوەی تری ئاسانە خۆی تەواوێ لەبەرەوە پێدوانیە مەسەلەن ئێوە ئەوێ ئیش بکەن لەسەر ئەو مەجالش کە مەرجنی هەرچی ڕۆژە لە ڕۆژان دارە دووداری خوێند ئیتر بێ بە خاوەنی بەکالۆرۆس خۆی ڕاستە قسە بەڵامەوەی کە بڕیار دەدا لەسەر ژمارەی وەرگتن توانایە ئەوەی کە پێشتر دەقەومە هەم دەرچوەکانی ئامادەیی ژمارەیان دەکرا تەحمل بکرێت ژمارەکەیان بەو دەرەجەیە زۆر نەبوو کە لەو 1-2 ساڵە زیادی کردو ئێستا گەیشتوتە ئاستی 85,000 کەس چۆتە ئیمتیحانەوە جاران قەت ئەوە نەبووە پاشانیش بە زیاد لە حد زانکۆکان و دەستگاکانی تری خوێنی باڵا زەختیان لێ دەکرات کە هەموو کەس وەربگرن سەدی خەڵک وەربگرن ئەمەش دەگەڕێتەوە بۆ سەردەمی کۆنیش و پیکۆنی عراقیش و ئێستاش لە عێراقدا لەبەرەوەی کێشەی بێکاری دانەیە تەجیل بکەن نەک حەل بکەن تەجیل بکەن دەچن لەسەر حسابی خوێنی باڵا دەیکەن هەموو تەڵەبە وەردەگرن دەنا قەت ئەوە ڕوونادا نە لە کوردستان و نە لە وڵاتی تر کە هەموو تەڵەبێک وەرگیرێ پاشانیش لەبەرەوەی بازاری کاریش نەبووژاوەتەوە بەو دەرەجە لە کەرتی گشتی و تایبەت کەوا خەڵک ڕوو لەوێ بکات لە زووەوە مەسەلەی لە سەفی سێم تۆستەوە لە 6 عدادیەوە یان لە دادادەکانی ترەوە بێجگە لە شتێکی تریش نقصان بۆ لە کوردستان ئێستا حکوومەتە خەریکە دروستی دەکات تۆ کەچووی بۆ کەرتی دایبەت وەکو عملەیەک وەکو خەلفەیەک وەکو هەر شێوازێک کە ئەمان حقوق و امتیازاتی کەرتی گشتیت بۆ دابینەکەنەوە بەپێی بەڵێ تۆ ئەگەر نەتوانی خانە نشینی خۆت مسۆگەر بکەی چی داوا دەچی لە کەرتی تایبەت و بازاری ئازاد ئیش دەکەی جا بۆیە مەسەلەی خوێندن بەشێک بۆ لە مسۆگەرکردنی بژێوی ژیان و ئاستی کواڵەتی ژیانیشیان چونکە تا شەهادەت بەرزتربی معاشت زیاتر دەبی وە لە مجتەمەعیشدا حسابت زیاتر بۆ دەکرێت بەڵام ئێستا ڕەنگە کەسانە بڵێن جەنابی وەزیر وتی بە هەر چۆن پیاەکەی مشکلە نیە بەڵام شەهادە بەس بۆ پەیداکردنی ڕزق و بژێویە کەواتە ئەو حاڵەتێکی تەندروستە حاڵەتێکی زۆر تەندروستە کە تۆ پێت بڵێن سەرکەوتوو لە ژیانیانی ئەو کەسەی کات و وەزعت باشە دەوڵەمەند خۆ دەوڵەمەندی ژیانت دەژیانی منداڵ بەخێوەکەی ئەو فێرکردنەوەی ئەو بڵێن پەروەردەی کە دەتەوێت بۆ خۆت و ماڵ و منداڵی مسۆگەر بکەی بە حڵالی و بە قانون چۆنی دەکەی ئەمە سەرکەوتنە جا هەیە کە دەوڵەمەند دەبێ بەبێ ئەوەی کە شەهادەیە بێ ئەمەش سەرکەوتووە ئەوە شەهادە بەستەنیا لە ناو سلکی تعلیم خۆیان ببێتەوە بە هۆکاری ببێتەوە بە ئامرازی ڕاکێشانی پارە ئەمە ڕەنگە بۆ کەسەکە حەڵال بێت هێمای پرسیارێکی بێجگە دەبێ ئەوەش مجرد نەکەین بێجگە لە مەسلەی بژێوی ژیان و پارە سەرکەوتن و تموحاتی شتێکی ترە زۆر کەس هەیە پارەکە دەزانی مسۆگەریتی ژیانەکەی بەڵام تموحێکی هەیە کابراایەکە دەوێت بە عالمێک کابراایەکە دەوێت لە ئاستی میهنیەکەی خۆشیدا دەوێت پێشکەوێت خەڵک پڕە لە تاقە و پڕە لە وزە و پڕە لە تموحات هەیە دەزانێت گەر بیەوە سپێنی ڕۆژێک ڕژان بەسەر پەیژەی پلەی وەزیفەکەیدا سەرکەوێ پێویستی بە شەهادە هەیە شەهادەکەش حتمیە دەبێت لە بەکەلۆرەز نەوەستێ ماستەری بە ماستەری یعنی تێبیە مامەسای زانکۆ مەسەن دەبێت دکتۆراتە بێ ئەوانە بڕیاردەرن تموح ینی خەون و پێویستی بەڵام زەڕورەتەکە لە هەمووی مهمترە زۆر باشە بەڵام قسەیەکەیە ئەوترە سیستمی قوبوڵی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆیە سیستمی کوشتنی مەهارەت و توانا و زەوقی ئینسانە ڕێکنەخستنی بازاڕی کار و تەحدید نەکردنی پێداویستیەکانی خەڵکی ئەم وڵاتە کوشتنی ئەو شەهادەیەشە کە بەو بێتاقەتیەوە بەدەستی هێنێ کۆمنتە چێ لەسەرمە خۆی ئەو بڵین ڕازانەوەی ئەو کێشەیە بەو عیبارەتانە خۆی هەمووی ڕاستی تێدا هەیە لەوەی کە بە حەقەت تۆ دەبێ لە بنەڕەتەوە سەیری پرینسیپ بکەی کرد کێشەکان لە بنەڕەتەوە لە کوێن مشکلەی ئێمە کە جەستەیەکمان هەیە پڕە لە برین سەرتاپای سیستمی خوێندنی باڵامان پڕ بۆ لە برین کە دەتەوێت بێ چارەسەری بکەی نەخۆشی هەیە شێرپەنجەی هەیە لە هەناویدایە دەچی حەبی پاراستۆری دێ بۆ سەرێشەی بۆ چاکەی ئەتۆ لێرەدا ئەو اختیارە لە بینی تۆ کە بەرەو ڕووی مەسئولیەتی گۆڕانکاری و ریفۆرم دەبیەوە بەرەو ڕووی مەسئولیەتی چارەسەرکردنی کێشەکان دەبیەوە دوو اختیارە لە بەردەستە یان پینەوە پەڕۆ دەکەی برین لە دوو برین چارەکەیەوە کاتێک لە شوێنێک دەیدوریەوە لە شوێنێک مشکلە لە دروست دەبێتەوە یانەوە تا لە جیاتیەوەی لە بنەڕیشەوە نەخۆشیەکانی هەڵکەنی و علاجی بکەی بە درێژخانە نەبیرکەوە بچی علاجی ڕووکەشی بکەی ئەوەی کە دەیەوێت ریفۆرم بکە دەیەوێت ناوماڵ تەرتیب بکە دەیەوێت
خوێنی باڵا تەرتیب کە هەمانجی کا لەگەر بازار پێویستی بە سەرنوێدا ڕشتنەوەی سیستم باشە کەواتە ئەمە ماناوێت تۆ دەبێت لە ڕێگوڕیشەوە عیلاجی سەرەتانەکە بکەین نەک بەڕووکەشی ڕەنگە ئەم ئەگەر مەسەڵەن کەسێکی پسپۆر سەیری ئەمە بکات وەکو نەخشە ڕێگایەکی بەرەو کواڵەتی وەکو ئەو راپۆرتانی کەتیاتی وەکو جوهدی جەناب و هاوکارەکانت ڕەنگە عیب لەمەدا نەبێت بەڵام پێدوانە لە نەتیجە زڕوفی مۆزۆی کوردستان ڕەنگە ئەمەش بکاتەوە بە پینەوەپەڕۆ لەناو ئەو جەستەی کە لە پڕ لە برینە پێ دوایە مەسەڵەن بەستەنیا دەموچاوەکە جوان بێت مەسەڵەن ئیترەمە نیشانەی کواڵەتی ژیانێکی باشە بۆ نمونە وەزیری پلاندانان بۆ نمونە تا چەند تەنسیقی لەگەڵ جەنابتانەیە بۆ نمونە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ینی مەبەستمەوە ئەگەر کۆی کایەکانی کۆمەلگاوەکو ئۆرگانێک سیر نەکەین بۆ ئەوی بین لەسەری پلان ڕێژی و بەرنامە ڕێژی بکەین پێدوانە جۆهدەکان ڕەنگە لە نەتیجە بەزایە بڕوا نەخێر من پێم وانە لەبەرەوەی ئەوەلەن لە هەموو لایەکی هەرێم لە هەموو لایەکی ژیانی هەرێم لە وەزارەتەکانی تر لە کەرتی تایبەت کەرتی کشی لە هەموو لایە کەستا پێویستمان بە ریفۆرمە بەڕاستی لە هیچ لایەکەوە ناتوانین بە قەناعەتەوە بڵین ئیتر پاڵ بدەینەوە سیستەمەکان بەبێ گرفت دەڕۆن بەڕێوە من نەموتمەیکەن وتم سەرتاپاگیر بەڕخسەجیان من تێدەگەم لە قسەکەت بەڵام لێرەدا کە تۆ هیمەتێک دەکەی دەست بە ریفۆرمێک دەکەی تۆ بەشێکی لە تیمێکی سەر بە حکوومەتێکی سەرۆکی هەیەکەوە منەسقی بینی وەزارەتەکانەوە هەموو ئەندامێکی ئەو حکوومەتە بەشی تەواوکەری بەرنامەی حکوومەتن ئەو ئیشی ئەمە دەیکەین خۆمانایوەنی وەزارەت بەتەنە دەیکا ئەمە پابندبوونی سەرۆکی حکوومەت و جێگریشی و تەواوی ئەندامانی کابینەوە لە پشت نەبن هاوکارە نەبن سەرناکەوی لە هەمان کاتیشدا کە تۆ شتێک دەکەی گۆڕانکاریەک دەکەی ڕنگدانەوەی دەبێت کاریگەری دەبێت لەسەر بەرنامەی وەزارەتەکانی تر بێگومان ئەوانش هەما هەنگن بێگومان لەگەڵمانن بە زۆر بە خراپ بە زۆر بەکەم لە نزیک لە دوور بەشداری لە گۆڕانکاریەکان دەکەن بەڵام زۆر جار هەیە کێشەکەی وان ئەوەندە قوڵە بەوە ڕناگە ئەتۆ مەسەن شتێک بۆ تو دەکرێت بۆ ئەوانش بکرێت لە هەمان کاتدا بەڵام هەمووی ویستی هەیە دەبێت لە بیرمان نەچی ئەو گۆڕانکارێن ئێستا باسی دەکەین پێش 5 ساڵ با نەدەکرا ممکن نەبوو بکرێت زمینە سازی کەشی سیاسی کەشی ئابووری کەشی ئیداری ئامادە نەبوو کە ئێمە ئێستا هەستمان کرد زمینە سازە بۆی کەوە لە خوێنی باڵا دەست بە ریفۆرم بکەین بەبێ چاوەڕێکردنی هەموو وەزارەتەکانی تر بۆیە دەستمان پێ کردووە ئەویش تیمی حکوومەت بە کامیلیەوە لە پشتێتی و هەما هەنگی شەو کاریش بۆ کردە وەزارەتێکی وەکو دارایی پاڵپشتت نەبی ڕێنمایی دارایی لەگەر نەگۆڕێتنە تۆ هەر لە ئەساسەوە لە ریفۆرم داشت پێ ناکرێت باشە جەنابی وەزیر ئێستا من جەنابەت بە تەنیا لە سەرمێزی بەرنامەکەمی من 2 ساڵ پێش ئێستا لە کەناڵی کورسات لە بەرنامەی لەگەڵ ڕەنج وەزیری خوێندنی باڵا وەزیری پلاندانان وەزیری کار و کاروباری کۆمەڵاتیم بانگێش کردبوو هەرسێکیان بەیەکەوە هەر ئەم قسە و باس و خواسانە کە ئێستا جەنابەیەکەی هەبوو بەڵام ینی بەڕاستی ئاوایی خۆی بەرجەستە نەکرد لە ناو نەخشە ڕێگایەکە و مەسەڵەن گۆڕانکاری پراکتیکی ینی نەگەشتە قۆناغی گۆڕانکاری پراکتیکی و ئیداری و تعلیمی ئێستا مەسەڵەن هەستەکەین لە پەنا ئەم وەرەقانەیە گۆڕانکاری پراکتیکیش لە هەندێک لە ناوەندەکانی خوێندنە دەستی پێ کردووە بەڵام ئەگەر کەسێک مەسەڵەن زۆر تموحی گۆڕانی هەبێ کاتێک کە سەیری ئەو بەرنامەی منیە کرد تووشی ڕەشببینیە بوو لەبەرەوەی کە بۆ نمونە وەزیری بۆ نمونە من پرسیارم لە جەنابی وەزیری خوێندنی باڵا کرد ئایا مەسەڵەن ئەو کادرانەی تۆ ئەینێریتە بازاڕەوە ئەتوانن لە بازاڕا بژێوی خۆیان پەیدا بکەن و پێداویستەکانی خەڵک پڕ بکەنەوە وتی جاکە کە من بازاری کارم ئەساسان هەر هەیە لە وڵاتەیە بازاری کار هەر تعریفی هەیە لە وڵاتەیە هێشتا بە جگەلەوە ئەو کاتەوە زیری تەختیت بەڕاستی و ئاداتا و ئامارانی کە لەبەردەستیا بوو هەمووی هینی ئەو ڕێکخراوانە بوو کە یونسکۆ و یونسێف و ئانە بە ئامانجی تایبەتی ڕێکخراوی خۆیان بۆ عمومی متحیدە ئەنجامیانەدا خۆیان ئەسڵەن وەزارەتی تەختیت پشتگیری نەوەزیری پلاندانان یەکردنە وەزیری کار و کاروباری کۆمەڵاتیە کردواتە لە فقری ڕۆیا و داتا ئەژیان ئێستا تەجاوزی ئەم فقرە کراوە بەڵێ بە شێوەیەکی گشتی زۆر باش کراوە بەڵام دەستپێکین ئەمە وڵاتەکەمان خۆی تازە ساوایە و لە کەلتوری زانستیانەی بڵین توێژینەوە و ئامار پەیداکردن و ئامار شیکردنەوە و پلانداناندا نوێیە بەڵام ئەگەر سیر بکەی لە هەموو وەزارەتانی جەنابەت باست کرد ئێستاکە بە هەنگاوی زۆر گەورە تەتەوری کردووە هیچ علاقەشی بە خودی وەزیرەوە نییە تەواوی کۆمەلگامان سەیریکە بۆ ڕۆچێتووە خۆ لە ڕووی سیاسیەکەەوە لە گەڕووی گەشەی پیشەیەوە لە ڕووی وەربەرهێنانەوە ڕەنجشی داوەتەوە لە توانە مرۆییەکان و لە توانە ژێرخانەکانیش جا بۆیە ئەو بەراوردی لە پێش
پێشی چەند ساڵ من خۆشحاڵم بۆی تۆ بەراوردیرەکەی لەگەر کات چونکە بەبێ ئەوەی باسی وەزیر و پڕیفۆرمشت بکە هەرخۆی تەواوەن حکومت زۆشتی گۆڕا هەنگاوی باشی ناوە جا لێرە داقسەکانی تۆ ئەهمیەتەکەی لەوەدایە کەوا کەسمان بەتەنیا یەک لە یەک لایەنەوە ناتوانین بەرەنگاری ئەو ئەژدیهایی گۆڕانکاری بینەوە کە لە ڕووی کەلتورەوە لە ڕووی بەرژەوەندیەوە لە ڕووی کەشی دەوروبەر و سیاسیەوە تحدیاتی زۆرە ئەمەمان پێناوێرین بەتەنێت یعنی تەنسیق لە بینی هەموو وەزارەتەکان زەڕورەتەوە هەشە باش ئەو تەنسیقە ئێستا لە ئەنجومەنی وەزیران کە کۆبوونەوەکەن بۆ تاوتۆکردنی مشکلەکانی وڵات هەر وەزیرە کە چمکێکی بەرەکەوێ کەواتە ئێوە ئێستا بە تەلەفۆن قسە بەیەکەواکەن پێش کۆبوونەوەکان یا لە دانیشتەکانە ئێوە بە زمانی گۆترە قساکەن یا وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بە ئەوەندە داتا و ئامارەوێت دەڵێ کاک دکتۆر علادین دەستی خۆش بێ بەڵام مەسەلەن ئێمە ئەم ئامارەمان کردووە ڕەبتی لەم جمگەیە بە پلان و تەختیتەکەی تۆ هەیە ئەم توێژینەوەیە خزمەت بە کارەکانی تۆ ئەکات وەڵا خۆی طبوحات ئەوەیە کە بگەینەوە ئاستەی کە بەردەوام ئەو هابین بەڵام ئێمە لە زۆر مەراحیلی کە پرۆژە گرنگی تێدایە لێژنەی تایبەت پێک دێ بۆ بیرکردنەوەی پێکەوەی زۆرە مدیر عامەکانمان دێن بە ئامارەوە دێن مدیر عامی تەختیتمانەیە هەمومان بێکەوە دادەنیشن ئێستا کە یەک لە شتەکانی بۆ نمونە لە قبول مرکزی بە تەمان وەرگرتم بکەین بە ئۆنلاین و بە ئینتەرنێت بیکەین پێشەوەی دەست پێ بکەین و لە ناوڕاستیشیدا لە کاتی گەشەکردنی پرۆگرامەکانیشدا لەگەر وەزارەتی پەروەردە تەنسیقی باشمانێ ئامارەکانی وەری دەگرین هەمووی لە وەزارەتی پەروەردەوەمان دێ ئەوانش بەو شێوە پێشکەشی ئێمە دەکەن کە بۆ ئێمە گونجاو بێ سەرباری ئەوەی کە پێشترش پێویستیان نەبوو بۆ شێوە ئامار پێشکەش بکەن واتە گونجاندنی لەگەر وەزارەتی ئێمە کە مەجبورنی بیکەن کردویانە ئەمە بۆ تەواوکردیش ئێمەیە لە هەمان کاتیشدا پێشی 2 ڕۆژ لەگەر بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵاتی دانیشتین ئاماریان لە ئێمە داوا کردەوە بە وردەکاریەوە بزانین چەند دەرچوومان هەیە بۆ چکاوان باسی پلاندانان دادنێن بۆی کێشەی بێکاری کێشەی فەقیری حل بکەن ئەو ئالوگۆری ئامارە هەم بەردەوام هەیە بەڵام پرۆژە بە پرۆژەیە دەکرێت بڵێ پرۆژە بە پرۆژەیە هەرواش لە پراکتیکزا ناجحت زۆر باشە دەستان خۆش بێ من دواتر ئەو وەزیرانە لەگەڵ دانیشم بانە بێ بەزەم بەڵام بۆ نمونە باسی با وەزارەتەکەی خۆت بکەین ئێستا میکانیزمی کۆکردنەوەی زانیاری و سنتەری کۆکردنەوەی زانیاری چۆنە مەسەڵەن پرۆسەی داتا سازی ئەکرێ بە کورتی ئاماژێکی پێ بکەین بەڵێ دوو شێواز هەیە لە داتا کۆکردنەوە و شێکردنەوە ئەوەی کە پێویستی ناوەچی خۆمانە لە ناو وەزارەت پێویستمانە لە ناو دیوانی وەزارەتدا بەڕێوەبەرمان هەیە داتەبەیسی بۆ دروستکراوە کەوا بە ئامار کۆ دەکاتەوە لە هەموو زانکۆیەک بۆی دێ ئەوەش بە پێی ڕێنمایی بە پێی حاجت بە پێی ئەو ئامارانەی کە دیاری کراوە پێویستمانە بەڵام کۆمەلگا پێویستی بە توێژینەوە بیرکردنەوە ئامار و پلاندانانە دەبێت لە خزمەتی ئەو کۆمەلگایبی ئەوە لە کۆلیژەکان و لە زانکۆیەکان دەکرێت کە سنتەری توێژینەوە هەیە کە تەفاعل دەکات لەگەر کۆمەلگا و داتا لەوێ کۆ دەکاتەوە بەڵام بۆ خزمەتی چێ ئەو داتایە بۆ خزمەتی کۆمەلگاکە خۆیەتی یان بۆ زانستە یان بۆ بڵاوکردنەوە ئەمە بۆ وەزارەت نییە بۆ حکوومەت نییە جا ئەو دوو شێوازی داتا کۆکردنەوە لە ئارادایە و بەرهەمی زۆر باشیشمانە یان دەچیان لەو کتێبە ڕەنگە بیبینیەوە بەڵام کتێبە پێش ساڵێک دەرچوە باسی یا دەمانجی حکوومەت دەکات ئێستا ئەگەر باسی 20 مانجی حکوومەت بکەین نمونەی زۆر زەق و جوان و بەرچاومان هەیە کەوا چۆن داتاکان نەکتەنها بە جوانی کۆکراونەتەوە شێکراونەتەوە بەڵکو و سوودیان هەبووە پلانیان لە ڕوانگەیانەوە دانراوە خێری هەبووە بەرهەمی هەبووە و خەڵکیش بە هین بڵێن سوودی هەملایانەی لێوەرگرت زۆر باشە ئەی وەکو ئاوت سۆرس بۆ نمونە تینگتانک و ئەوە مەسەڵ مەراکزی بەحوسی دەرەوەی زانکۆ لەم مەجاالەیە مەسەڵەن پلانت چییە بۆ ئەوەی کە گڕوتینێکی بیتێ بەڵێ ئەوەی ئێمە لە وڵات نوقسانمانە لە هەموو بارێکی زانستیدا لە کەرتی گشتی و کەرتایبەت مەسلەی تینگتانکە مەسلەی چقەکانی بیرکردنەوەیە چقی بیرکردنەوەمان نوقسانە بۆ پلاندانان لە کەلتوریش نوقسانمانە لە ڕووی کادیر و پیشەمەند و پێشڕەویش نوقسانمانە ئەو 2 ساڵی ڕابردوو گۆڕانکاریەکانی ناخوێنی باڵا یەکێک لە ئامانجەکانی ئەوە بووە کە لەمە دو سنتەرەکان هەم لە ڕووی بەڕێوەبردن و ئەکادمیەوە هەم لە ڕووی داراییەوە مەجبور بکەی زەختێکیان لێ دروست بکەی کە بێنە ناو هەناوی سیستمەوە علەمایەکان کۆبکەنەوە عەقلەکان لێک بەستن لە خزمەتی پرۆژە زانستیەکان بن بەواسطەی ئەوەشەوە هەم پارە داهات بۆ زانکۆکان بێنن و لە هەمان کات خزمەتی کۆمەلگای پێ بکەن تۆ ئێستا تا ئێستا هەر مەسەڵەن هیچ کۆمیشنێکت کردووە بۆ نمونە هیچ داوەتێکی یا سنتەرێکی تایبەتی جیهانی معتەبەری باوەڕپێکرا و کردووە بۆ ڕیسێرچ و ئەوە یان مەسەڵەن هیچ هەنگاوێکی عملیت ناوە کە بۆی لە کوردستانە پرۆژێکی لەم جۆرە دامەزدەیان تەنیا یەکێک لە پرۆژە بەرچاوەکانی کردمان لە مانجی 12 پارە کە زانایانی پسپۆری جیاوازمان لە دنیا هینا
زیاتر لە 150 کەس لە دەرەوە هاتن باشە. بۆ خۆشمان سەدانی مامۆستای خۆمان بۆ پێکەوە بەستنیان لە هەر بوارێکیدا وەرکشۆپ کراوە بۆ باسکردنی کێشە زانستیە بڵین کۆمەڵایەتیە ئابوووریە کارگیریەکانی ناو هەرێم بۆ دەستنیشانکردنیشان بۆ خاتری ئەوەی توێژنەوەیان لەسەر بکەین تەڵەبەی دکتۆران لەسەر دانین زانایەکانمان بە هەماهەنگی لەگەر دەرەوە ناوەوە پرۆژەی زانستی نوێ دەست پێ بکەن ئەو کۆنفرانسە یەکێک بۆ لە کۆنفرانسە هەرە سەرکەوتەکانی هەرێم بۆ تایبەتی لە بواری زانستی زانایەکانی ئێمەیان وا بەستۆتەوە بە دەرەوە ئێستا بەردەوامێتی هەیە ئەو بەستنەوەیە ئەمەش بۆ چییە بۆ کۆکردنەوەی عەقلەکانە بۆ چارەسەرکردنی کێشەکانە ئێستا هەمووی 6 مانگ نابی بڵێنەوە 7 مانگ نابیتن کە بەسەری تێپەڕیوە دەیان پرۆژەی لێ پەیدا بووە دەیان پرۆژە بۆ خاتری چی بۆ خاتری کە حەلکردنی کێشەکانی ئەو هەرێما لە ڕووی زانستیەوە تاوەکو ئەم ناوەندانە مەسەڵەن ناوەندی سربەخۆ بێ بەرژەوەندی و دروست نەبێت پێت وایە مەسەن ئەتوان کۆمەکی ڕازگویانی جەنابی وەزیر بکەن بۆ ئەوەی کە تێگەیشتێکی وردت هەبێت لەسەر واقعی کە خەریکی ڕیفۆرمیت مەبەستەکە دوازەترکە بوو مەبەستمەوەیەت بۆ نمونە تاوەکو کۆمەڵێک سانتەری تاوەکو کۆمەڵە ناوەندی لە کۆڵینەوەی ئەهلی دروست نەبێت کە بە شێوەیەکی ورد سەپۆرتی ئایدیاکانی تۆ بکە پێت وایە مەسەڵەن وەکو پێویست مۆفەقەبی لەم پرۆسی ڕیفۆرمە ئەو ڕێخستنەوەی ناوماڵ و ڕێخستنەوەی ئالەتی توێژینەوە و تەمویل و خزمەتکردنی هەمەلایەنە ئەمە کچێکی درێژخایەنە بەڵام پێویستی بە دانانی بناغەکانە لە یەکەم ڕۆژەوە ئەو شێوازی گۆڕانکاری سیستمی ڕیفۆرم هەیکەل و داڕشتنەوەی هیکەلی زانکۆکانە بە حکوومەتی و بەهلیەوە وا دەکە کەرتی تابەتیش و کەرتی گشتی بێتە ناو مەوزوع ئەوە سوودی لێبینی وە لە مستەقبل پارەی پێبدا ئێستا کە باسی تەمویل دەکەین کۆمەڵە زانایەک لە ناو زانکۆت بیان لە دەرەوە بی کۆ ببنەوە باسی بیانێ مەشروعێک پێشکەش بکەن بۆەوەی کە حەلی مشکلەیەکی جەزیری لە وڵاتە بکە باشە چێ کۆیان دەکاتەوە چێ پارەیان پێدە چێ مەسرفیان دەکات چێ خەرجی ئەو داتا تۆ لە بودجێ وەزارەتەکەت پشکێکی پارە تەخسیس کردووە بۆم بوارە نەک تەخسیس پێشت ناکرێ بیکەی چونکە بوجەکەی کە لە بۆ وەزارەت تەخسیس کراوە بەشێکی چیسەیەکی لێ نەپارێزراوە بڵێن ئەمە تایبەتە بە توێژینەوەی زانستی ئەوەی هەیە شتێکی زۆر پارێزێ ئەوە تۆ نیت کە تەختی دانی دوایی دابەشیەکەی پارەکان بەسەر نەخێر لە کوردستانیش و لە عێراقیش ئەو بڕەپارەی کە پێویستە بۆ توێژینەوە بە شێوازی تەبویلی توێژینەوە بە مانای ڕاستیەقینەکەی نەکراوە نییە بۆیە لە پرۆژه یاسایی کە بۆ ئاخرە پێشکەش ئەنجومەنی وەزیرانمان کردووە ئەوەیە دروستکردنی هەیئەیەکی نوێ کە بودجەیەکی هەبی بۆ توێژینەوە بۆ تەحفیزی توێژینەوە بۆ پارەپێدان بە توێژینەوە ئێستاکە کەرتی تایبەت کەرتی گشتی حکوومەتیان زانکۆکان بیانەوە توێژینەوەی تێر و تەسەل بکەن لە بابەتێکی زۆر گرنگی هەرێمدا بیانێت دا 15 کەسی لەسەر تەرخان بکەن پارەیان بدەنێ بۆی بچن سامپل کۆبکەنەوە داتا کۆبکەنەوە نییە پارەیە پرۆژەی وایە $1 میلیۆن تێچی وایە $1 میلیۆن تێدەچی ئەو چیسەیە وجودی نییە بۆی تەرخانەکراوە بۆ هەر لە سیستمی تەمویلی حکوومەت و دەستگاکانی نەک خەرخوێنی باڵە دەستگاکانی هەرێمدا ئەوشتە نییە کەواتە قبوڵ تاوەکو ئەمە نەبێت و تاوەکو سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران مەسەڵەن بە تێنەگەن بە وردی لە پێداویستی ئێوە کەواتە مەسەڵەن پشتیوانیکردنی توێژینەوە ئەوانە ڕەنگە ئێوە مۆفەق نەبن وەکو پێویست ئێمە تەفاعلمان بەوەیە کە مۆفەق دەبین کەسێک نییە دابنیشی بیری لە بۆ تۆ کردێتەوە لە جیاتی تۆ بژێ ها ئەو پارە بچی لێ دەکەی لێ بکات تۆ دەبی داوای بکەیت تۆ دەبی هەیکەل دروستکەی تۆ دەبی برێ حاجت هەیە شەڕی وەرگرتنی ئەو پارە ئەو داهات و لەم شەڕەدای بەڕێ بەردەوام لە شەڕدا مجایترەمە یەکێک لەو ئامانجانەیە کە دەبێ بیهینەدی ئەو وەختە ئەمە نابێت لە شوێن خۆمانەوە دابنیشین و برێن ئەرێ چیتان بۆ نەکردین بچی بەرنامە هەبی لەگەر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانش و لەگەر کابینش و لەگەر هەموو قسە بکەی بڵێ ئەوە ضرورەتە ئەوە ئەولەویەتە دەبێت پارەی پێ بدرێ بە خەبەریان بینی ئاگداریان کەی قناعیان کەی تەسقیفیان کەی ئەمە ئیشی ئەمە جا بۆیە ئەمە شتێک نییە کە بیکەی بەڕخنە بڵین بۆ نییە نییە لەبەرەوەی هیمەتەکە نەکراوە کە هیمەتەکەت کرد و نەکرد ئەو وەختە من گلەی لە ئەنجومەنی وەزیر باشە جەنابی وەزیر وتی بەردەوام لە شەڕدام خەڵکێکی زۆری شەر ئەڵێ بەردەوام ئەم وەزیرە لە شەڕدایە مەسەڵەن شەڕەکانی تۆ لەسەر چییە لەم ڕیفۆرمەی کە بە تەمای بیکەی مەسەن هەستەکەی کۆنفلیکتێکت بۆ بەرژەوەندیەکانی هەندێک لایەن و جیهەت و ئەشخاص و ئەوە دروست کردووە یا هەر لە ناوزان کۆیە هەستەکەی ڕیفۆرم لە بەرژەوەندی چەق بەستووی چەندین ساڵی متەراکمی بەشێک لە خەڵکی وڵاتایەت خۆی ڕەنگە وشەی شەڕ باش نەبی باسی بکەین بەڵام تۆ لە جەبهەیەک دایی لە سراع دایی لە خەبات دایی دائیمەن لە گفتوگۆ دایی دائیمەن لە شێوازێک لە ململانێ دایی لەگەر واقع
هەتاوەکو شت بەرەو پێشەوە دەبێت تاوەکو پرۆسەکە بەرەو پێشەوە دەبێت گۆڕانکاری ئەنجام دێت بەڵام شەڕە شارستانیە ضرورە بەڵێ زۆر جار هێدەگاتە حەدی بربەستێک کە ئەگەرە تۆ زۆر بە عینادی نەکەی کە لە ڕقانە مەسەن شەڕی بۆ نەکەی کە بە کوردی ڕای شەڕی بۆ بکەی ڕەنگە بۆ نەسە سەرەوە بەڵام ئەمە تۆ چی ناویشی لە دەنی دەی بنێ بەڵام ئەمە نەتیجەی چییە؟ تۆ ئەگەر بتەوە ژیانی ڕۆژانی خۆت بەردەوام پێ بدەی و هەر شتێکی ڕۆتینی ئاسایی بکەی سیر دەکەی پێویستیت بە خەباتەوە بە ململانەیە لەگەر واقعدا چ جای ئەوەی بتەوێت شت گۆڕی گۆڕانکاری معنای چی معناوەیە کەلتورێک کە دەقی گرتووە لە کۆنەوە تا ئێستا خەڵکانێک هەیە دەقییان گرتووە ئامادەنین شتێکی نوێ فێربنیان شتێکی نوێ بەر شێوازێکی نوێ هەمان بەرهەم ئەنجام بێنن با کواڵیتیشی تیاابێ ئەوەیە هەشە بەرژەوەندی لە سیستمی کۆندایە بە گۆڕینی یاساکان بە گۆڕینی پێوەرەکان باڵەنس و پارسەنگەکان شێوازی بەرژەوەندی پارێزی خۆی لە دەست دەدا بۆیە دەبێت یان دەبێت شێوازی چێ بدۆزیتەوە یان بەرژەوەندەکە یەکجار دەستدا لە ترسی زیاتر لە بەرژەوەندی کێتدا بۆ نمونە هەر لەسەر ئاستی هەندێک مۆزەف و ئەمید و ئەمانەی ناو زانکۆ یا مەسەڵەن باسی ئەوە کرێت کە بەعکسەوە لە دەرەوەی زانکۆ لە ناوەندەکانی گەورەی بڕیاردان و دیسیژن میکەرەکانی ئەم وڵاتە زۆرتر شەڕبەتەوەکەیان دەمێت دڵنیات بکەمەوە کە ئەمید لە بەرژەوەندی نەدراوە بە گۆڕانکاریەکان ئەگەر ئەمیدێکی واتە سەوەرکە لە بەرژەوەندی دراوە خۆی هەڵەیە چونکە لە مەسلەی مادیدا هیچ عبیدێک محتاجی ئەو بڕە ئیمتازن یەچکە زۆربیان معاشیان لەخوان زیاتریش لە پارەی وەری دەگرن لە دەرەوەی ئەمادە و زانکۆ و مۆزەفەکان خۆشی لە ناوەوە شێ لە دەرەوشەیە دەسەڵات لە ناوەیان لە دەرەوە هەبێ خەڵکێک هەیەکەوە بە شێوازی سربەخۆکردنی زانکۆ بە شێوازی دڵنیایی جۆری بە شێوازی دروستکردنی زەختی ئەدا بە گۆڕینی ئەولەویاتەکان سیر دەکە ئەو دەسەڵاتی جارانەی بووە نایمێنێ جا ئەو دەسەڵاتە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی معنەویەوە ڕەنگە خەڵکێک هەیە کە حسابی بۆ کردووە وستویەتی جا لێرەدا گۆڕانکاری معنای هەژاندنی شێواز و پارسەنگەکانە ینی قانونی یاریەکەیە جا لێرەدا ناتوانانی تهدیدەکەی بە یەک گروپی دوو گرۆپ چکە لە دەیان لاوە خەڵک هەیە بە سەبەبی جیاواز بەرهەڵستی و گۆڕانکاری دەکات بەڵێ خەڵک هەیە بەرژەوەندی دەسەڵاتی داوە خەڵک هەیە جاران بە شێوازێک سوودمەند بووە سوودمەندیەکە خۆمارەوە نییە پار لە ڕووی پارۆبی باش ئەم شەڕێکی فۆرمێکی زانستی لە خۆ گرتووە هەتاوەکو ئێستا بۆ نمونە شەڕی دکتۆر دلاوەر و فڵان و فیسار و بۆ ناو لە ناو شەڕەکانەیە تا ئارا بۆ نمونە نەک ئەمە شەڕی بەریەککەوتنی دیدی جیاوازە بۆ ڕیفۆرم لە وڵاتێکە یان عقدەی زاتی و هەندێک ئەساتیزە و هەندێک مەسئولی سیاسی و هەندێک بڕیار بەدەستی ئەم وڵاتێک خۆی ڕەنگە لە حالەتێکدا کە وەزیر کە بە مەجبوری سەرکردەیەتی پرۆسەیەک دەکا بەرچاوەکە بی ناوی بە بەڵام لە ڕاستیدا ئەمە نەشەڕی وەزیر بووە و نە پرۆسەی بڵین گۆڕانکاری ریفۆرمی وەزیر بووە ئەسڵەن ئێستا لەشکرێکی لە بنەهاتوو هەیە کە داوای ریفۆرم دەکا و تەبەنای کردووە و قارەمانی ئەو شەڕەیە و دەمێکیش بە پێشی ئەمنیش دەست بەکار بوومە داوای کردووە کردوویەتیشی بەرەنگاری شەڕەکانی بووتە ئەو ململانەیە کۆنە و نوێ نییە ڕەنگە بڵین هیمەتی شخصی یان خەڵکی بەرچاوی تێدا دیاربێت جا بۆیە لە ئاستی شخصی نییە و ئەو جێشەی کە داوای گۆڕانکاری کردووە و بەردەوامی شەو ئێستا قارەمانەتی ئەو شتە دەکە بەرامبەر ئەویشدار جێشێکەیەکەوە دەیوێت لە ململانێدا ڕێ لێ بگرێ زانکۆ لە زۆرینەی مامۆستانی زانکۆ لەکوێ ئەم جێشیان دەکرێ بڵین زۆربەی هەرە زۆرینەیان بە ئاوات بوون کە ڕۆژێک حرمەتیان هەیبەتیان زانستیان دەرگایەکانی دەرفەتی ژیانیان دەرفەتی خوێندنیان ئەوانەیە بۆ بکرێتەوە هەمووی خەونیان بە ڕۆژێک دەیتەوە کە یاری بدرێن بڵێن هاریکاریان بۆ ئەوەی کە ئەنجام بدرێواتە خەونی زۆربەی هەرە زۆرانە دێتە دی بەڵام لە هەمان کاتیشدا کە باسی مامۆستایان دەکەی بەگشتی خۆ لە کەمینەیەکیش هەبووە تەمبەڵ بووە کەمینەیەکە بۆ سوودمەند بووە کەمینەیەکە بووە بۆ ئەوە دروست نەبووە کەمینەیەک هەیە وەکو خۆی پێوە گرتووە هاتوتە مەیدان ئەتۆ حسابی زۆرینە و کەمینە لێرەدا ضرورەت ئەوە دەخوازی ئێستا کە کەمینەش بی یان زۆری نەبی ئەگەر ضرورەت بی بۆ کوالەتی بی بۆ سمعەت بی بۆ دروستکردنی هەرێم بی تۆ مەجبوری ئەنجامی بدەی بە بێ ڕەچاوکردنی ئەو لایەنە زۆر باشە بینەرانی بەڕێز و خۆشەویست چەند هەفتەیەک پێش ئێستا ڕادیۆی BBC لە هەواڵەکانی باسیەوەی کرد کە زۆرێک لە سەرۆکی زانکۆکانی وڵاتی کۆیت باسی دابەزینی کوواڵەتی خوێندنەکەن و لیژنەیەکی پسپۆر و تایبەتمەندیان لە زانکۆی کامبریجەوە داوت کرد بۆ کۆیت بۆی کە دراسی مشکلەی دابەزینی کوواڵەتی بکەن لە کۆیتە ئەم جاریان ڕۆکەمەوە جەنابی وەزیر دوابەدوای ئەوەی کە لیژنەکە هاتن بۆ یەکێک لە زانکۆکانی کۆیت بە گەراجێکا تێپەڕین سەیران کرد هەمووی سیارەی مۆدل بەرز و ئەوەیە ئەمە بەپێی هەواڵەکەی BBC
وتیان ئەم ڕزی سیارەش لێرە هەیە کە ئەم سیارە بۆ نمونە های کوواڵەتیانە ئەفرۆشێتەوە وتیان نەخێرەمە ئۆتۆمبیلی مامۆستا و تەلەبەکانە وتیان دەیتر پێویست ناکا بەیندا بنیشین و دەست بکەین بە داتا سازیەکە ئێستا زانیمان کە هیچ دافعێک نییە لە وڵاتە نەوتیانەیە بۆ ئەوەی کە تەلەبە خەڵک تەشجع بک بۆی لە ڕێگەی شەهادەوە بگا بە ئامانج و مەقسەدەکانی بەڵکو نەوتێکی زۆر هەیە دەرەهێنرێت و پارێکی زۆر لە وڵاتەیە هەڵڕێژراوە چۆن تەحلیلی ئەم خەبەری جەزیرە و ئەم حاڵەتەمان بۆکەی ئەم دیالۆگەمان بۆکەی کە لە نێوان لیژنەکەی کامبرنج و وەزعی ئیشتیماعی و ئیکۆنۆمی کۆیت بەڵام بۆ بەرنمێکی تر لە هەفتەی ئایندەدا زۆر سپاس دەکەم بۆ وەختەی کە هات بە من بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەفتەی ئایندەدا پرسیارێکی زۆرم بۆ هاتووە بە شێوەیەکی کۆنکرێتی پرسیارەکەن لەسەر تەوەرەکانی ڕیفۆرم و هاوکات لەسەر تواناسازی ئەمە جگەلەوەی کە چەندین پرسیاری گرنگمان بۆ هاتووە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوکەوە لە ڕێگای پەڕ تایبەتیەکەی خۆمەوە ئاراستەی جەنابی وەزیریەکەین لەگەڵ تەواوکردنی گفتوگۆکەمان لەسەر تەورەکانی ڕیفۆرمی چاوەڕوانمان بن و هیوادارین لەم ژمارەیەدا توانی بەتوان سەرنجتان ڕابکێشن سپاس دووبارە سپاس.